کاک علیەمە بزانم شێوازی بەخێوکردنیەمان ئەرکێکی قورس نییە بۆ تۆ لێرە بەخدا خۆی زانین پێما بێ خۆشتان هەر لێرە ئەژین هەر لێرە ئەژم هەموو شتێک قورس نییە بەخێوکردنیە ئەم ئەسپانە بەخۆی هەر ئەسبنە تو هەر شتێک کە ئەگەر بە زەوقت لەگەری بوو طبعاً وایە لات ئاسانە بێ ئێستا من تووچی خۆم خۆلیای ئەسپم هەیە خۆلیای ئەسپم هەیە لەبەر ئەوە لا ئێمە ئاسانە لا ئێوە ئاسانە خۆشم ئیشەکە برە ناکەم من عملم هەیە سایز هەیە لای میشەکە ئەسپەکانم بۆ بەخێوەکە و غزمەتیانە کاوایانەکە تێچویان زۆر نییە بۆ بەخێوکردنی ئەم ئەسپانە بەێ وڵات توێچیان زۆرە و بەخۆشیان گران بەهانەوە ئەسپڕاستیانە نرخەکانیان لە چۆنەوە دەست پێکا کاک علی چکە پێم وا بێت وت لە 50 وەرەقەوە هەمانە لە 50 وەرەقە هاتە 4 دەفتەر هەیەم تا 4 دەفتەر گرانترینیان وتت لێرە ئەسپێکە بەس نایفرۆشی نایفرۆشم تا هۆیە تا هۆیە ئەو ئەسپەکەی خۆتە بەڵێ هەر زۆر زۆریش تایبەت وێمە بینیمان ئەمەوێت لەسەر شێوازی جۆری ئەسپەکان قسە بکەین چەند جۆریان هەیە تۆ لای تۆ بەس جۆری عەربی وتت بەردەستە ئەمێ باسی جۆرەکانی و ئەسپانم بۆ بکەین خۆی ئەسب زۆری گەلە زۆرە زۆرەکانی گەلە زۆرە بەس زیاتر من ئیشم لەگە عەربی مسڕە بس لەگەڵ عربی مصر خینی مصر بەڵێ ئینتاجی ئەوانە کە دینم بەس مصر دینم ئیتکە ناینم هایتم دوودانە کوردم هەیە بەس بۆ سواری خۆم بەس بۆ ئەو بۆ فرۆشتن نییە بەڵێ بەس بۆ سوارێکی خۆمانە عربەکەش بۆ فرۆشتنە و مسریانە بەڵێ باشترین ئەسپی دنیا جوانترین ئەسپی دنیا مصرە بەڵێ جوانترین و تایبەتی مصری عربی مصر باشە کاک عەلی تاهۆ تایبەتمەندی ئەو چییە و جیاوازی کردووە لەگەڵەوە ئەسپانەی ترا ئەگەر بێت ئێرە بۆ کامەرەکان ئێرەوانە تایبەتی ئەو تاهۆ چیت بۆ کالەوانە ئەمە تایبەتی ئەم ئەسپا جیاوازەکەی چێ لەگەڵوانی خینەکەی تایبەتە خوێنەکەی دایک و تایبەتە باوکی زۆر معروفن یعنی ناوبانگیان سولالەیان زۆر سولالەی زۆر بەقەوەتە ڕاستە ئەمە باوکی لەوانەیە بە $1,000,000 دی بە $1,000,000 ئەی خۆی بەچەنەوە تاهۆ $4 دەفتەر ئێستا مەگەر لێت بکڕین نایفرۆشی نایفرۆشنەوە ئەوە خۆشەوە ئەوم زۆر خۆشەوێت تایبەتەوە باشە بۆچی ئەو جیا کردوتەوە لەوانی والله هیچ جام کردتونان غرفەکەش ئەگەر سەید کردبی VIP بووە بەڵێ بەڵێ سەیرم تایبەتە بۆچی جیات کردوتەوە یعنی ناتوانە لەگەڵ ئەوانی ترابیان خۆت حەزەکەی ناخۆم حەز ناکەم ئەمە جوازیان کەم لەبەر ئەو ئەسپەکان ڕاستە ئەرێوە تایبەتەوە بەڵێ کاک عەلیەمێ خۆت چ زانیاریێکی زیاتر هەیە پێمان بڵێ لەسەر بەخێوکردنی ئەسب وەک گوتت ئینتاجی ناکەیتەوە لێرە بەڵام ئێگەر کەسێک بیەوێت ئەتوانی بۆی بکەی لێرە احتیاجیە کێشەی نییە زۆر کەس هەیە بینی ئێستا تو حەزەکەی ماینێک بکەین حەز خولیات هەیە دەرێکا عەلیەکردم و هەر لای خۆش بیبا دێمە لای تۆ لە خۆم لێرە سوایی پێکەم و شکابرای گوتی ڕست بگرتن ئەو شتانەیە ئەو شتانەمان هەیە خەیلی احتیاجی وەکو یارمەتی چشەنە ئەو کەسانەی ئەو کەسانەی کە داواکاری ئەم نوع ئەسپیان هەیە کێن زیاتر بەخوای برێن چێ نییە چێ حەزی نییە ئەوڕۆ ئافرەت لە پیاوەکە زیاتر عەزی لە ئەسپە یعنی بوویتە مۆدیل ئێستا نازم ئاگدار نیە فێرگەی گەلە زۆر کراوەتەوە فێرگە ئێستا بڕۆ لە هەولێر لە سلێمانی لە هەموو محافەزەکان فێرگە گەلە زۆر شوێنی تایبەت بە ئەسب سواری کراوەتەوە تایبەت بۆ ئەوی خەڵک بچی خۆی فێرکاتن ئەزە مناڵە ئافرەتە پیاوە هەمووی خولیا هەیە چێ کابرا مەسوولە بڕۆ سەرۆکە ئەسپی هەیە ئەسب خولیایە چ خۆشە ئەوە یەک جار بستە ناو ژیانی ئەسب نتوانین تەرشکە ناتوانێت کاک عەلیەمێ باسەکەی تاهۆمان بۆ بکەیت کە ئاوا ژوورە VIP بۆ دابین کردووە ئەمێ ماسەفەتەکانی ئەمەم پێ بڵێ جیاوازی چێ لەگەڵ ئەسپانیترا مۆزوعی تاهۆ ئەسپەکە تایبەتە لای من زۆر خۆشەویستە لای من و سولالەی تاهۆ سولالەشی بەقووەت و گرانبەهایە وەکو باوکی مەجیک مەگنیف معروفە لە ئەوروپا داچی کیامارک هەرم زۆر معروفنەوە ئەمیش عەرەبی نییە؟ بابا ئەمیش عەرەبیە باوکی معروفە لە هەر شوێنێ بۆ دنیا کەوتن مەجیک مەگنیف داری بەردەیناسی ئەمە ناوەکەی کێ ناوی ناوە؟ تاهۆ خۆم ناوم ناوە تاهۆ لە پاسەپۆرت ناوە تاهۆ وڵی سیارێکم هەیە تاهۆ هەر عەزمی لەگەڵ سیارەکەم یەک ناوە بێ وەکو سیارەکەشم ڕەشە بەڵێ باشە ئەمە ڕۆژانە یعنی ئەم بێتە دەرەوانێ بۆ سواری خۆت یان هەر لێرە ئەمەی کە ئەڵەی تایبەت بە خۆتەوە تایبی بەخۆمە بەس وەکو سواری بەوە ناکەم بەس بە ئەسپەکرم هەیە کوردیم هەیە زیاتر حەز لە سواری کوردیەکەم باش عەرەبانەیەکم بینی لەویا کە بۆ گواستنەوەی ئەسب بەکاریە تۆ سەردانی کوێگەی ئەو عەرەبانێتی و پێم وا بێ وتت ئەیان بم بۆ بەخا هەنێن جار ئێمە ئەومان ڕێکخراومان هەیە ڕێکخراوی سوارچاکانی برایان لەکوێ معروفە لە هەولێر زۆر معروفە ڕێکخراوی سوارچاکانی برایان ئێمە من ئەندام لە ڕێکخراوەکە ئێمە دەرەچین
سفاري دەرەچین بۆ برێم سەفاری بەڵێ شەو مینێنەوە لە دەشتا شەو مینێنەوە تقریبا نزیکەی 20-25 ئەسپە لەگە برادرانە بەڵێ بۆ خۆشی خۆش جەوەی خۆشمان بخۆمان دروست دەکەین و ڕۆژەکەش تا ئێوارەکەی بە سواریەکەین بە ئەسپەکە وتت ئەبێز خۆ بکەی بە ڕەفیقیان اینجا ئەگەر کەسێک بێوێ ئەسب بە خێوکە چۆن وای لێ بکاکە هەبی ناسێتەوانێ سا من کەم نزیکانەکەمەوە دوورەکەونەوانێ لێم ئەخرزان تۆ یەکەم جار کە دێتە لە ئەسپەکە تو یەکەم جار ئەسپەتۆ بێنێ ها دەرێت تو یەکەم جار شکل ئەبێنێ وایە بەس ئەگەر توی خۆت بێ شخصی خۆت بێ تۆ ڕۆژانە دێتە لای ئەتناسێتەوە قەسبی دەیتێ جێزەری دەیتێ ها ئەوەی شتەشی دێتێ کە خۆشەویستین بینی خۆت و ئەسپەکە دروست شیرینیانە دەیتێ ئەسپەکە توی خۆشەوێ هەر دەمای تۆ بینی یەکسەر وەزانی شتێ دەیتێ یەکسەر خۆی بۆلات